بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەیەکی زۆرە نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت هەرێمیش لە ڕاگەندراوێکدا ئەمڕۆ باسی لەوە کردووە دەیانەوێت بەشێکی زۆری باج ڕوسمات لەسەر هاوردەکردنی بنزین هەڵبگرن بۆەوەی کە نرخەکەی داببەزێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسەرە دەکەین هۆکاری قەیرانی سوتەمەنی گرانی نرخی بنزین و گاز و گازوایل لە هەرێمی کوردستان چییە؟ و ئایا و چارەسەرێک کە حکوومەت خستوێتە ڕوو کێشەکە چارەسەر دەکات و چارەسەری بنەڕەتی و سەرەکیش بۆ قەیرانی سوتەمەنی چییە و بۆ گرانی بازارش ئایا حکوومەت هەرێم چی کردووە یاخود دەبێت چی بکرێت؟ لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامیە جوێی نوێرانی عێراق قسە لە سەرم پرسانە دەکەین. کاک سۆران بەخێر بێ، سوپاس بۆ دەبێت. زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی لە هەرێمی کوردستان قەیرانی سوتەمەنیمان هەیە، دوایش لەسەر کوالێتێکەش قسە دەکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ساڵی 2014ەوە توانم بڵێم قەیرانی سوتەمەنی دەستی پێکرد. ئەو کاتەی کە وتیان ئێمە هەناردەمان زیاد دەکا و فرۆشمان لە سوتەمەنیە خۆمان نەوت بفرۆشین زیاترمان دەسەکەوێ. لە ساڵی 2014 بە دواوە بە ناوی قەیرانی داراییشەوە هاتن دامی سوتەمەنیان لە هەموو بوارەکانی ژیان لە هەرێمی کوردستان بڕی. چکە جاران نەوتی ڕەشیانەدا بە کارگەکان، نەوتی ڕەشیانەدا بە نانەواخانەکان و نەوتی خامیانەدا بە پاڵاوگەکان بۆی بنزین بەرهەم بهێنرێ و لە ناوخۆی هەرێمی کوردستانە بڕێکی کەم سوتەمەنی لە دەرەوە پێویست بوو بهێنرێ، ئەویش بە نرخی بازرگانی بفرۆشرێ. بەڵام دوایی لە 2014 بە دوا دوایەوەی کەیمەنەوتەکەمان دەستمان بەنادەکردنی نەوت کرد ئەو کاتە قەیرانەکە سەریاڵدا گوایە ئابووری سەربەخۆ دروستەکەین، خۆمان نەوتە فرۆشین زیاتر دەستەخەین، لە بەغدا زیاتر ئێمە پارە دێنینەوە بۆ هەرێم، بۆچی دانیشین ئەم نەوتە زۆرە بدەین بە بەغدا و بەشە بودجەیەکی کەممان لە سا 7 دەبێت بۆ لە 11 ئێمە لەوە زیاتر دێنینەوە. ئەو کاتە بەم ناوەوە هاتن نەوتەکەیان نەدا بە بەغدا، بەشە بودجەی هەرێمیان بڕی لە 2014ەوە. دوای مانگی 2 کەو کاتە من لە پەرلەمان بووم، ئیتر بەغدا وتی ئەوە نەوتمان نادەنێ مەش پارە نانێرین. لەوێەوە وتیان قەیرانی داراییە، شەڕی داعشە، هاتن دامی سوتەمەنیان بە بڕیارێکی وەزیری سامانە سروشتیەکانی ئەو کاتە بڕی. دوایی وتیان ئێمە بۆ ئەوەی بتوانین موچە بدەین تۆزێ نرخی سوتەمەنی گرانەکەین. ئێوەتانەوێت لە نێوان موچە و تۆزێ زیادکردنی نرخی سوتەمەنی بنزین کامیان هین بکەن هەڵ ببژێرن. واتە لە نێوان دوو بژاردەی خراپە هاتن پەرلەمانیان ڕاگرت، ئێمە وتمان ڕازی نین بە دەستدان لە موچە و دەستدان لە سوتەمەنی. بەڵام بەداخەوە و کاتە نرخی سوتەمەنیان گران کرد، چکە ئەو کاتە حکوومەتی هەرێم بە ڕێژەیەکی باش بنزینێ خستە بازار، بەڵام نرخەکەی بەرز کردەوە. دوایی هات بیری کردەوە بۆچی کرێی پاڵاوتن بدا و گازوایلی لێ دەرکا و بنزین و نەوتی لێ دەرکا و ڕێک هات هەمووی بڕی کردێ بۆری نەوتە قورسەکەشی کردە تەنکەر و هەمووی ناردە دەرەوە. لەو کاتەوە ئەم قەیرانە دەستی پێ کرد، کۆمەڵی بنزینخانەی حکومی هەبوو هەمووی داخست دای بە بازرگانی، وتی بازرگانەکان بڕۆن بەم مواسافاتانە بنزین بێنن، ئێمە بنزین ناهێنین. توان بۆ ئەماکەن تیان بۆی منافەسەت دروست بێ، نرخ دابەزێ، ئەم بازرگانە لە بەرامبەرە و بازرگانە منافەساکە و لە سوودی خەڵکە. واتە حکوومەت بە بەرنامە ئەندای بە کۆمپانیەکان ئازادی سوتەمەنی ئازاد کرد، هەر کەس ئەچەی هێنێ هەر ئێس وای هەر کەس بیە یاخود قۆڕکاری ئێستش لە هێنانی بنزین قۆڕکاریە لە چییە؟ لە هەمویانە
بە نمونە غازی هەرێمی کوردستان ئەکرێتە تەنکەر ئەڕوا بۆ ئەرمەنستان، ئەڕوا بۆ پاکستان، ئەڕوا بۆ ئەفغانستان ئێستاش. بەڵام هیچ کەس ناتوانێت تەنکەرێکی بەنزین لە سلێمانیەوە بەرێ بۆ هەولێر یا لە هەولێرەوە بیهێنێ بۆ سلێمانی. لە نێوان ئەو دوو پارێزگایە 100% بەنزین لە نێوان هەولێر و سلێمانیە دابەش کراوە، کەس بۆی نییە تێکەڵی بکە، هاتوچۆی پێ بکە نەقلی بکە. لەبەرچی؟ لەبەر پاڵانکاری. واتە هیچ بەنزینێک لە هەولێرەوە بۆی نییە بێ بۆ سلێمانی، لە سلێمانیەوە بۆی نییە بچێ بۆ هەولێر. جیاوازی نرخیش هەبێ نایەڵن. لەبەر خاتری کۆمپانیا حیزبەکانە لەبەرەوەی بەشیان کردووە ئەو لاهی ئەو لایە ئەم لاژی ئەم لایە. جگە لەوە بازاڕەکەیان کردوتەوە، هەندێک کۆنتترۆلیان داناوە لە مەرزەکان کە بێ بەم پێوەرانە بەنزین بێ، بەڵام کێشەکان لەوە دەرچووە، ئەزمەکە لەوە گەورەترە. بە نمونە کاک حەکیم ئێستا ئەو بەنزینەی هەڵبەتە من ئەم خولەی ئێستەی کە پەرلەمانی تایە و من لەوێ نەماوم ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکان بووم. ئەو بەنزینەی کە پێوترێ بەنزینی ستانداردی جیهانی، وڵاتێکی پێشکەوتوو کە کۆنتترۆلی هەیە، کوالیتی کۆنتترۆلی هەیە، ڕێ ئەدا ئەو بەنزینە بەم مواسەفاتانە بێتە وڵاتەکەی و بفرۆشرێ و بچێتە سەیارە و دووکەڵەکەی بچێتەوە ژینگە، بەو ستانداردە خراپە. یعنی باشترین جۆری بەنزین مەترسی بۆ سەر تەندروستی ئینسان و ژینگە و سیحەتمان هەیە. ئەی ئەبێ خراپترین جۆری بەنزین چی بێ کە ئێمە بەکارێنین، ئەی سووتێنینە هەوا، خۆمان و ماڵ و مناڵەکانمان هەڵێمژن. کوالیتەکەی چۆنەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە؟ ئەوەی ئێستا لە کوردستانە هەیە بەنزین نییە، بەو پێوەرە ستانداردەی کە بەنزینە، بەو مواسەفاتانەی کە هەیە، ئەمە ئەو بەنزینە نییە. ئەگەر ئەو بەنزینە بێ لیترێکی ئێستا 2000 دینارە، بەڵام ئەمە ئەو بەنزینە نییە، ئەمە ژەهرە. تۆ ناوی دەنێی ژەهر؟ بەڵێ مادەی مەترسیداری ژەهری تایە. تەماشا بکە لە هەرێمی کوردستانە ئێمە ژینگەیەکی پاکمان نییە، کارگەکان ژینگە پیسەکەن، ژینگە خۆی پاک نییە، ڕیسایکلینی خۆڵڕشتن ژینگە پیسەکە، هەرچی مەوادی خەستەخانەکان هەیە کە مەوادی مەترسیدارن ئەچنەوە ژینگە و فڕێدرێن و تێکەڵە بنەوە. جگە لەوە ئەم هەموو ژەهرەی کە لە سوتەمەنی دەرەچێ لە سەیارە ئەچێتەوە ژینگە هەڵی ئەمژین، وای کردووە ڕێژەی سەرەتان لە هەرێمی کوردستانە. ئێستا گەر کەسێک لە ڕووی ژینگەوە بێت هەوای کوردستان بپشکنێ فەحسی بکا پێتەڵێ ئەم هەوایە چەندێ پیسە، چەندێ مەترسی هەیە کە ئێمە ڕۆژانە هەڵێمژین، چکە سەوزاییمان کەمە و ژینگەشمان پیسە. باشە، کەواتە وڵاتێکی پێشکەوتوو کە بەنزینی ستاندار دەبا بۆ وڵاتەکەی هەوڵەدا بەکارهێنانی کەم کاتەوە، بۆ ئەڵێ لەبەرەوەی ئەمە مەترسیدارە، بەنزینی باش خراپە. ئەی ئەبێ بەنزینی خراپ چی بێ؟ ئەوەی هەیە ئەوەی لە کوردستان وتت بەنزین مەترسیدارە. سیرکە ئەوەی لە کوردستان هەیە بەشێکی لە ئێران و تورکیاوە دێنن، ئەمانە بەنزین نین، چونکە وڵاتی ئێران بەنزین نافرۆشێ. وڵاتی ئێران 1 لیتر بەنزین نافرۆشێ، بۆ یەکێک لەو شوێنانەی کە زۆر هەرزانە نرخی گاز و غاز و بەنزین ئێرانە، بە هەرزانترین نرخە بەنزین لە ناوخۆی وڵاتەکە. بەڵێ ئێران ئەو بەنزینە نافرۆشێەوە، قەدەغەشە هیچ کەس لیترێ لەو بەنزینە بفرۆشێ. ئەوان کۆمەڵێک کارگەی پەترۆکیمیاویان هەیە، هەندێک مەوادی ترکە لە پێکهاتەی نەوتە و جا ئەکرێتەوە لەگەڵ هەندێک مەوادی باشکەری بەنزینە تێکەڵە کرێ شتێکی لە دروستەکرێ، ئەمەیە کە پێڵێن بەنزین. ئەی پشکنی مشت نییە مادام مادەی سەرەتانی تیاابێ بە قسەی بەڕێزت بێ؟ زۆر جار لە پێناوی ئەوەی کە ئەزمە دروست نەبێت چاوە پۆشن لە داخڵبوونی ئەو بەنزینە.
چکە پێیان وایە ئەگەر ئەوەش نەیەت ئەزمەکە زۆر گەورە بێ چکە پێداویستی ناوخۆی هەرێم ڕۆژانە 7 ملیۆن لیتر بنزینە باسی 6 ملیۆن لیترێک دەکرێت بەڵێ هەموو سێ جۆرەکەی بنزین بەڵێ لە هیچ شوێنێکی دنیا ئەم سێ جۆرەی بنزین بوونی نییە سێ جۆر بنزین نەخێر یەک جۆر بنزین هەیە سوپەر محەسن نەخێر یەک جۆر بنزین هەیە ئەمە مواسەفاتەکەیەتی باشترین جۆری بنزین ئەوەیە کە مواسەفاتەکەی دیاریکراوە دەسی لێ نەیراوە ئەوەی کەمێ دەسی لێدرێ ئەمان ناوێن ناوە محەسن ئەوەی زۆر دەسی لێدرێ ناوێن ناوە نۆرماڵ ئەمە کێ دروستێکە کۆمەڵە ساحە هەیە گۆڕەپانە لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە لە شارەکانی تر هەیە هەنێ تەنکی و تەنکەریان ڕیز کردووە بە ناوی خەزانەوە ئەم بنزینە دێنن تێکەڵێکن لەگەڵ هەندێ مەوادی ترە مادەی باشکەری بنزین کە مادەی سەرەتانیە ئەو مادانە تەنها پێویستە پاڵاوگەی نەوت بۆ پاکردنەوەی بۆریەکانی ڕێی پێ بدەن بە نیسبەیەکی دیاریکرا و بیهێنێ و لەژێر چاودێریشا سەرف بکرێ ئەوانە چن بە ڕێژەی زۆر ئەم مەوادە مەترسیدارە داخڵەکەن و تێکەڵێکن لەگەڵ ئەو مادانەی ترا و بنزین دروستەکەن لە دوێنێ هاوڵاتیەک لە بازاڕی فرۆشتنی بنزینی هەولێر وەکو مەیدانی ئاژەڵان هەیە لە سلێمانی و هەولێر ئاژەڵی تیافرۆشن مەیدان هەیە ئاوا هەر یەکە دەبەیەکی داناوە ئەمە ڕەنگێکی بنزینە ئەمە ڕەنگێکی گازە ئەمە ڕەنگێکی ڕۆنە ئەی فرۆشن وەکو مەیدانی ئاژەڵان لە کابرای پرسی ئەمە چۆن دروستەکرێ و تیوەڵا ئەمە ئیتر هەر کەسە ویژدانی خۆی تیانی چۆن تیانی ئەوەی تێکەڵێکە خۆی ویژدانی خۆی چۆن تێکەڵێکە نیسبەکانی چەنە و مادەکەی چییە یعنی ئەمەی لەم هەرێمە ڕوەدا کارەساتێکە وەصف ناکرێ لە گرانی لە خراپی لە فێڵ کە بەداخەوە یعنی هەموو شتێکی هەرێمی کوردستان ئیستیغلال کراوە بۆ خراپترین و بۆ فێڵلێکردن لە خەڵک ئەگەر نا عێراق ڕێنادا بنزین بە وڵاتەکەیە بهێنی و داخلیکەی بێنی بۆ هەرێمی کوردستان یعنی ستە تۆ بچۆ باخیرەیەک ینی بنزین لە وڵاتانی ترەوە ڕێگە نادەبێت بۆ عێراق لە عێراقا خەڵک ئازاد نییە بچێر کەسە بە کەیفی خۆی بنزین بێنێ لێی بنووسێ نۆرماڵ محەسن نازانم چی سۆپەر نە دەوڵەت خۆی بنزین دێنێ لە هەر لیترێ دۆلارێکی خاتە سەر بۆی سیعرەکەی دابەزێ بیا بە هاوڵاتیەکەی خۆی بە 650 دینار ئێستا بنزینە باشەکەمە بەست بەڵێ بنزینە باشەکە ئەوی تریان بە 450 ئەوەی کە خۆی بەرهەمێهێنێ لە پاڵاوگەکانی خۆی بە ڕێژەیەکی ستاندارد کە بنزینی چاکە باشە ئەو بنزینێکی باشە ئەیدا بە هاوڵاتیەکانی خۆی بە 450 دینار ئەوەی تری لە دەرەوە کە ئیهێنێ خۆی هێنێ ڕێنادا هەرکەس هەڵسێ بچێ ژەهر بێنێ ئەمانەی ئێمە سنووریان کردوتەوە کێ ژەهر دێنێ کێ مادەی سەرەتانی دێنێ خەڵک چی لێ دێ معقولە هەموو ڕۆژێ لە خەسخانەی هیوا 15 کەسی تازە توش بوو بە سەرەتان تۆمارەکرێ ئەخە گوناحە ئەمانە ویژدانیان نییە کە ئەماکەن ئەمانە لەخوا ناترسن ئەو پارە حرامە بەو ژەهرە پەیاکەنەی دەن بە مناڵەکانیان واللهی کاک حەکیم خەڵکە بووە خەریکی ئەم تێکەڵکردنی بنزینە بووە دروستکردنی ئەم ژەهرە بووە کەسی دەرەجەیەکی خۆی کە لەو ئیشا بۆ تووشی سەرەتان بووە چکەمە زۆر خەتەرە ینی خۆی لەوێ توش نەبووە لە تێکەڵکردنەکە با لە تێکەڵکردنەکە توش بووە کە خەریکی تێکەڵکردنە کەسی پلەیەکی خۆی تووشی سەرەتانی کردووە والله ئەوەی لەو ساحانە ئیشەکە ئەوەی لە بەنزینخانەکان ئیشەکە یعنی کارەساتێکی گەورەیە ئەمەی کە ڕوو ئەدا ئەمە کارەساتەکەی لە جگەرە و مەشروب کە مادەی مسەرتەنن تەنها شتێکە لی نووسراوە تووشی شێرپەنجەتەکە جگەرەیە ئەبێ ئەم بنزینەی هەرێمی کوردستانیش لە جگەرە مەترسیدارتر لێی بنووسرێ ئەمە تووشی شێرپەنجەتەکە ئەوەندە خراپ و پیسە ئەوەندە خەتەر و مەترسیدارە بۆیە بەڕاستی عێراق هاتووە چی کردووە زووتر دوو جۆر بنزین هەیە لە عێراق سێ نییە سێ جۆر بنزینی 450 هەیە کە هی پاڵاوگەکانی خۆیەتی و بنزینی بازرگانیش هەیە کە
ئەو بنزینەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان نووسراوە 1450 دینار. ئێستا بەغداشیان و هەندێک لە بنزینخانەکانی نزیکی هەرێم لە کەرکووک و لەو شوێنانیان فێری دزی کردووە. ئێستا ئەزمەیان گەیاندۆتە کەرکووک چونکە 650 دینارەکە دزن بە شەوان پارەی زیاترە دەن ئەیێنن بۆ ئێرە و بە گرانی فرۆشن بە خەڵک. باش ئەوێشیان تووشی ئەزمە کردووە. ئێستا ئەمڕۆ ڕاگەنداوی وەزارەتی سامانە سروشتیەکان هەبوو دەڵێن لەسەر ڕاستپارتێک سەرۆکی حکوومەت بڕیاریانداوە بەشێکی زۆر لە باج و ڕسومە لەسەر هاوردەکردنی بنزین هەڵبگرن کەمێک ناوخۆش زیاد بکرێت. چارەسەر ئەوە خۆی ئەوە چارەسەر نییە بەڕاستی. ئەوە تۆزێک کەپکردنەوەی ئەو ناڕزایەتیانەیە کە لەسەرەی بنزین و لە گرانی نرخی بنزینە دروست بووە. چارەسەر ئەوەی حکوومەتی هەرێم وەکو عێراق بکە. باشە بەداخەوە ئێمە کاتی خۆیمان و عێراقە بێت چاو لە ئێمە بکە. ئێستا عێراق بریا هەرێمی کوردستان لە زۆر شتا چاو لە عێراق بکە. بەوە چارەسەرەکرێ مەسەلەی بنزین حکوومەتی هەرێم بەشێک لەوەی کەی کاتە بۆری و ئەی فرۆشێ بە وڵاتان و پارەکەی بەو ناشەفافی ئەمێنێتەوە بیدا بە پاڵاوگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بە پاڵێورێ هەمان پارەی بۆ گرێتەوە بە یەک تۆست تاخیرترە بێت لە وەرگرتنەوەی پارەکە و گەڕانەوەی. بەشێک لەو نەوتە خامە بدات بە پاڵاوگەکان کاکە بۆ هەموو خەڵک نا بەس معقول نییە تەکسی و پاس و ئەوانەی کە ژیان و بژێویان لەسەر تەکسی و پاسە ئەوانەی کە هاتوو چۆیان بەهێڵی گشتیە و خۆیان ئۆتۆمبیلیان نییە ناکرێت کرێ گرانی بنزین ئەوان بیدەن سیارەشیان نەبێ و ژینگەش پیس نەکەن. بۆیە ئەگەر هیچ نەبێ گرفتی تەکسی و پاس کەم بکەنەوە ئەمە ئەبێ بە بەشێک لە چارەسەر و دوای ئەوە ڕێگە نەدەن بەڕاستی ئەم هەموو مادە سەرەتانیە بێ. حکوومەت بە مانگانە بڕێک لەو پارە و داهاتەی کە هەیەی بیا بە دەعم بۆ کۆنتترۆلی ئەم بازاڕە تاکو و نرخی بنزین لە ئاستێکا ڕابگرێ. عێراق 15 پارێزگای لە بەردەستە و ماوەیەکیشە ڕۆژانە ملیۆنێ لیتر بنزینی 690 دیناریەدا بە هەرێمی کوردستان بۆ هەر سێ چوار پارێزگاکە. توانیوەتی کۆنتترۆلی ئەمە بکە بۆ خۆی دامێکە بۆ هەرێمی کوردستان بەم خەڵکەی کە هەیەی بەم چوار پارێزگا بچووکە ناتوانێت کۆنتترۆلەکە بە شێوە ناکە بینێرن و موچەی لێبدەن و بەشی پاڵاوگەکانشی لێبدەن چکەوەی کە بەڕێز دەڵێ ئێستا بازدەوەکە 25,000 لیتر دەدرێت بە پاڵاوگی کار ملیۆنێکی لێ بەرهەم دەهێنرێ. ئەگەر بە قسەی جەناب بدە 100,000 بەرمیلێک بدەن کێشەی بنزین نامێنێ وایە بە پاڵاوگەکان بە ناوخۆ پاڵێورێ بەڵێ کێشەمان نامێنێ و هەمان ئەو پارە و داهاتە شەگرێتەوە کە حکوومەت لە بۆریە فرۆشتنی بە بۆریەکە دەستێکەوێ چکە بنزینی لێ دەردێت گازوایلی لێ دەردێ کاکە کارەساتە و گازوایلەی کە ئێستا مۆلیدەکان سەرفێکەن ڕۆن و مادەیەکی ترە گاز نییە دروستەکرێ مادەی زۆر خەتەرە نانە و شەربەتی مێوش زۆریان داخست لە ڕەمەزانە کە ئەمە مادەی خەتەرە و ئاوەکەی پاک نییە و شەکری تێەکەن و ڕەنگی تێەکەن ئێوەڵا ئەوە هیچ نییە لە چاو بنزینەی کە ئێمە لە گازوایل و بنزینەکەی کە ئێمە هەڵێمژین ڕۆژانە لە هەوایە ئەوەندە خەتەرە بۆەوە حکوومەت مەبەستی نییە. بەس ئەگەر هاوردەکردن بێەوە چارەسەری ساوانەڵەن بەشێکی زۆر باج و ڕسومات چارەسەرە یاخود ئەگەر بنزین ئێستا 500 دینار بوو پێشتر بۆ 1200 بێنەوە سەر 900 وەکو دەستکەوتێکیش بە خەڵک دەیفرۆشنەوە ئەمە ناوی دەنێتی نا ئەو نرخانە هیچی نرخی تەبیعی نین هەمووی بازرگانی مەترسیدارە و حکوومەتی هەرێم دەبێ وەک بەغدا بکە چۆن بەغدا ئەمڕۆ بەزەوە حکوومەتی پاڵاوگەنیا خۆی هەیە خۆی بەڵە دوو پاڵاوگەی گەورەی هەیە بەڵام ئێستەیش بۆ عێراقەکەن ئێستا لە کەڵک و بازیانەوە نەوتی خامی عێراق دێ ئەی پاڵێون بنزین و گاز و نەوتەکەی بنەوە بۆ بارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق باش هەرێم خۆی پاڵاوگەکانی خۆی بەکار نایێنێ خەڵکیشەوە دۆخێتی نرخی بنزین و سوتەمەنیشەوە دۆخێتی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا نرخی لیترێک غاز
250 دینارە. ئەزانی ئێمە کە ئێستا لەم گەرمایین باشە وا پێدەنینە هاوین نرخی لیترێک غاز بەم گەرمایە لە 500 دینارایە لێ بە 250 بەڵێ لە کاتێکە عێراق غاز لە ئێرانە کڕێ بۆ کارەبا لە کاتێکە ئەمە عەقدی داناغازمان هەیە ئەبێ غاز بۆ مەحەطاتی کارەبامان لە داناغازەوە دابین بکرێت لە بەرامبەر عەقدەکە. ئەزانی کاک حەکیم ئەمڕۆ 15/6 وایە؟ ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق تەمویلی موچەی مانگی شەشی هەموو عێراقی بێ لە هەرێمی کوردستان دابین کرد و داوای کرد سبەینێ هەموو دائیرەکانی حکوومەتی عێراقی ئەتوانن بێن لیستی موچە تەقدیمکەن و موچەکانیان بۆچێتە سەر حسابەکانیان. 15 ڕۆژ پێشیان خستووە موچەی مانگی شەش؟ بەڵێ. ئەمە ئەو عێراقەیە کە دەبوو چاو لە ئێمە بکە گوایە ئێمە زۆر لە پێش ئەوانەوە ئازاد بووین و حکومڕانیەتیەکی باشمان کرد بەڵام ئێستا ئاوارەیەکی عێراق کە لە کەمپەکانی دهۆک و هەولێر و سلێمانیان باشە موچەکەیان هاوکاریەکەیان بە حساب بانقی وەرەگرن ئەوان لە خێمان هاوکاریەکەی وەزارەتی کۆچ و کۆچبەران و موچەکەیان بەکی کارت وەرەگرن کارتی بانقی ڕافی دەین کە ئەگەر بچێ بۆ هەر لقی بانقێک کە بەداخەوە لە هەرێم ئەو بانقانەیان تا ئێستا ئەو بانقانە نییە بەڵام بچێتە هەر نووسینگەیەکی حەواڵە موچەکەی یەکسەر بۆ ڕاکێشە ئەیداتێ هەموو خانە نشینێ هەموو فەرمانبەرێ لە عێراق بەکارت بەس بەرپرسانی هەرێمە سەبوون پاساوێن هێڵەداوان داهاتی پێویست بەردەست نیە موچەی مانگی 5 لە شەشەوە دەستی پێ کردووە بە 21 ڕۆژ لە 27/6 موچەی مانگی 5 تاوە دەبێت هەنی بە 21 ڕۆژدا بەش دەکەن دەڵێن داهاتیان نییە پاساویان نییە بۆەوە. بەڕاستی ئەگەر تەماشای عێراقەکەی کاک حەکیم پارەی یەدەگی عێراق کاش باشە سەرکەوتووە بەرەو 80 میلیارد دۆلارە ڕوا. بۆی چیەوە بۆی زیادەی داهاتی نەوتە؟ بەڵێ جگەلەوە ئاڵتونمان زیادی کردووە و مستەنەداتی عێراقیش بەرەو 26 میلیارد دۆلار ڕۆشتووە. جگەلەوە سندوقی خانەنشینی عێراق تا ساڵی 2020 قەرزی داوە بە حکوومەت ئەوەندە پارەی تایە. جگەلەوە کۆمەڵێک شتی تر هەیە لە عێراقا سەرەڕای هەموو ئەو گەندەڵیە قەبارە گەورانە سەرەڕای ئەو هەموو فەسادە سەرەڕای زۆر شت عێراق بەو خراپیەوە لە ئێمە باشترە. ئێمە تۆقسە لە سەر زیادی داهاتی نەوتی هەرێم هەیە ئێستا 3 مانگە لە سەر 100 دلار زیاتر لە 3 مانگە نرخینەوت لە سەر 100 دلارەوەی ئێستا پێتەڵێم زیادەی نەوت. بەڵێ ئەمێ باسیەوەت بۆ بکەم باشە. عێراق لە 15 مانگە ئەوە تا موچەی مانگی شەشەدا کە هێشتا 15 ڕۆژی ماوە تەواو بێ. باش بەچی شەیدا بەسەر و پاڵە پەستۆ و ڕاوڕاوێن نا بە ئازاردانی خەڵکنا بە کارت و حساب بانقی 24 سەعات پێش ئێستا بانقی ڕافی دەین و توێتی فەرمانبەران چێکی حسابەکەتان بکەن کی کارتەکەتان لەسەر موبایلەکەتان موچەکانتان دابەزیوە پێشەوەی وەزارەتی دارایی عێراقی ئەلانی بکە. ئەمە هیچی تێناچێ من 5 ساڵ 6 ساڵ لەمە و پێشم پرۆژێم داوە بە حکوومەتی هەرێم هەنی موچە بە ئەلکترۆنی بەشکردنی موچە بە ئەلکترۆنی بێ باشە سیستەمی بانقیمان هەبێ سیستەمی بانقیمان هەبێت تۆ پێویستە بەوە نیەم هەموو سیولەیە هەموو مانگێ بدەی بە خەڵک نەخێت گویان لە ئێمە نەگرتووە. بانقی تیجاری عێراقی TBI پرۆژەیەکی داوە بە حکوومەتی هەرێم توێتی وەرن وەکو موچەخۆرانی عێراق موچەخۆرانی هەرێممان بنێ ئێمە قازانجیشتانە دەینێ و هەموو مانگێکیش پێویست بەو مەبلەغە زۆرە ناکا کە ئێوەڵەن نیمانە بیدەین بە فەرمانبەران بە لە سا 75 ئەوە ئێمە توانین موچەی هەموو فەرمانبەرانی هەرێم و موچەخۆرانی هەرێم دابین بکەین. بۆ چکە TBI بانقی تیجاری عێراقی
اعتیباری هەیە بانقێکی ڕسمیە نێودەوڵەتیە کاتێک کە موچەی هەموو موچەخۆرانی عێراق دابەشەکە لەبەرەوەی اعتیمادی بانقی هەیە و خەڵک سیقەی بۆ دروست بۆ پارەکەی دەسی لێ نایرێ و نابرێ و نافەوتی وەگەمەی لە هەرێم کراوە ملیۆنێکی هەیە هەر فەرمانبەرەمی ملیۆنێ دیناری هەیە بەیانی ناچێت بە کارتەکەی هەر ملیۆنەکە ڕاکێشێ بەپێی پێویست لێ ڕاکێشێ بەعکسەوە بەشێکی لێ خەزنەکە هەر لە بانقەکە یەڵێتەوە بۆ ڕۆژێک کە پێویستێتی بۆیە TBI حسابی کردووە هەموو مانگێک ئەوەی کە پێویستە بدرێ بە موچە کەمترە بێ چکە خەڵک سەحبی ناکە هەرمێنێتەوە لە بانقا حکوومەتی هێرم بووە مەقبوڵ ناکەی ئەو پرۆژەی تازەیە کە بانکی بازرگانی عێراق پێداوە نەخێر تازەش نییە چەند ماوەیەک پێش ئێستەیە گرفتەکەەوەی ئاەم برادرانە بە تەمای چین یعنی تا ئێستا ئاوا بیرەکەنەوە کە هەرچی لە پێناو خەڵک و خزمەتی خەڵکا بێ ئەمان ناچن بەلایە ئەمە پارەی تێ ناچێت پارەی لەسەر وەرەگرن پارەی لەسەر وەرەگرن ئەگەر بانکی تجارەی عێراقی ئەویان بۆ بکە بۆیە سیستەمی بانکیان لە هەرێما دروست نەکردووە هەموو کەس دەبێ بچێ بەم وەزعە موچەی بدەنێ معقول نییە کاکە مەدینە سەدر لە بەغا 5 ملیۆن کەسە بەقەر نفوزی هەرێمی کوردستانە یعنی چی ئەمانە هەرێمە بچووکەیان پێ ناڕوا بەڕێەوە لە کاتێکا ڕۆژی 500,000 بەرمیل نەوتە فرۆشن ئەوە وەزعی ئاوە ئەوە وەزعی کارەبایە ئەوە وەزعی بەنزینە ئەوە وەزعی موچەیە ئەوە وەزعی بازاڕ و نرخ و سوتەمەنیە کاکە ئێمە لە بیتاقەی تەموینی بایعیمان لە عێراقەوە بۆ دێ باش ئەگەر وەج بە سەلە غەزائیە نەبێ خەڵکێک هەیە ئەوەندەی تر تووشی معانات و برسێتی و هەژاریە بێ ئێمە خۆراکمان برنج و فاسۆلیا و نۆک و زەیت و ئەم شتانەمان لە بایعیەوە مانگانە بۆ دێ خەڵکێک بەوە ئەژی ئاردمان لە عێراقەوە بۆ دێ ئەو گەنمەی لە جوتیاری ئەکڕێ عێراق لە سایلۆکان ئەم مانگە دەستی کرد بە هاڕینی یەکەم وەجبەی ئەو گەرمەکە وەرگیراوە ئەوەندە پەلەیەتی عێراق ئاردمانەداتێ باشە دەرمان ئەو بۆمانە نێرێ بایعی ئەوەی نێرێ ئەتەوێ بەنزینیش ڕۆژانە ملیۆنێ لیتری ناردووە تا لێ دزن و فێڵی لێەکەن و ئەویش وەستاوە خۆت نەوتە فرۆشی پارەی زیادەی نەوتی هەیە هێشتا موچەوەگە و کاتە دەیکە بە 20 دۆلار بوو نەوت ئێستاۆکە و کاتە دێن کە 30 دۆلار بە 21 ڕۆژ موچە بدەن باش پارەی زیادەی نەوت کە باست کرد باشە ئەوەی هەرێم چی لێ نازانڕێ کاک حەکیم پارەی زیادەی نەوت لە عێراقا قانونی ئەمنی غیزایی و ئەو دامی طاری ئەمنی غیزاییەمان پێدەرکردووە 25 تریلیۆن دینارە کە نزیکی 16 میلیارد دۆلارەکە باشە 5 تریلیۆن دیناری دانراوە بۆ وەزارەتی تیجارە بۆ دامی بایعی ئەوەی کە پێڵەن بایعی بۆ سەلەی غیزایی مانگانە بۆی نەوعیەتەکەی پێ باشتر بکرێ و مەوادەکانی پێ زیاتر بکرێ لەم کاتی گرانیە 5 تریلیۆن دانراوە بۆ ئەوە کە هەرێمی کوردستانیش لەوە بەشی هەیە جگە لەوە 8 تریلیۆنیان داناوە بۆ تەنمیەی ئەقالیم بۆ ئەو مەشاریعانەی کە هەیە و تەمویلی ساڵانەی بەپێی میزانیە بووە و میزانی ئەم ساڵ نییە ئەبێت تەمویل بکرێ 8 تریلیۆنیان داناوە بۆ ئەوە لە قانونی ئەو دامی غیزائیە ئەمنی غیزائیە 15,000 کەس بۆ هەر 15 پارێزگاکەی عێراق واتە هەر پارێزگایە 1000 گەنجی لێ بە گرێبەست دائەمەزرێنن جگە لەوە هەرچی عەقد و ئەوانەی کە وانە بێژ و ئوجوری یەومین ئەوانش دائەمەزرێنرێ جگە لەوە 725 میلیارد دینار دانراوە بۆ ڕیعایی ئیجتیماعی و بۆ چاودێری کۆمەڵایەتی بۆ ئەوانەی کە مەندام و خاوەن پێداویستی تایبەت و هەژارن بۆی جارێکی تر ئەوەی کە ناوی هێشتا نهاتۆتەوە ناوی بێتەوە خەڵکی تریش داخڵ بکرێەوە زۆر شتی تری پێکراوە ئێمە داوامان کرد لەو قانونا بەشی هەرێمی تیابێ و زۆر داکۆچیمان لێ کرد بەڵام ئەوان چوون ناوی مستحقاتی فەلاحینی هەرێمیش کە نووسرا بوو سڕیانەوە هیچیان نووسی دواتر هەر سڕیانەوە لایەندا قانونەکە خەریک بوو دەست بکا بە دەنگدان لەسەری سیرمان کرد مستحقاتی فەلاحینی تیانە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی داکۆکیمان کرد لەوە و چوینە لای سەرۆکایەتی پەرلەمان
وتیان شەو دەرهێنراوە بۆ شیعەکان و توانە ئێمە ڕازی نین 1 دینار بۆ هەرێمی کوردستان بچێ ئەوان خۆیان نەوتە فرۆشن کوا پارەی زیادەی نەوت نەپارەکەی دەنەوە بە عێراق ئیتر بۆ داوای پارە لە ئێماکەن تاوتمان کاکە ئەوە قەرزی جوتیارانە هیچێک لە پەرلەمانتارەکان وتی وەڵا ڕاستە ئەوە کراوە بە ئارد و کردومانە بەنان و خواردومانە قەرزە لە گردنمانای 2014 و 15 و 16ە ئەبێ بیدەین جێمان کردەوە بەڵام قبولیان نەبوو ناوی هەرێمی کوردستان بێت هەرکیانە بێ بڵێن مستحقاتی هەردوو لایەنشی هەمە هاوپەیمانیەکێتیان پارتی ئەویان بۆ هەردوو لایەنەکە ناشیعەکان وتیان ئێمە قبول ناکەین سەدرەکان و چوارچێوەی هەمانگیە دووکیان سەدرەکانی و چوارچێوەی هەمانگیە چوارچێوەی هەمانگیەی و سونایی و هەردووکیانن بە گشتی ئەوان هەرسێکیان متتەفقن لەسەرەوەی هەرێم پارەی زیادەی نەوتی خۆی هەیە خۆی بڕوا حەلی مشکلەی خۆی بکە یان داهاتی نەوت تەسلیم بکە بە پێی قەرارەکەی دادگای اتحادی تاکو بەشە بودجەی بەنێ. سپاس دەکەم دوای ناوبڕێک خسترە سەر گرانی بازاڕش دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە لات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕین زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دڵنیا بڵنینیە ئەو جوبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست کاک سۆران پرسیارێکتر لەسەر موچەی هەرێم ئەمڕۆ تەبێژ حکوومەت قسەی کردبوو وتی ئەو موچانەی کە پاشەکەوت کراون لای ئێمە نیە و لای بەغدایە کاتێک ئەوان بیگەڕێنەوەیش دەیگەڕێنەوە بۆ هاوڵاتیە سەرنجت چی بوو لای کێ و موچەیە ئەگەر لە بەغدا بێ سۆراغێکی دەکەن خۆتان وەڵی ئەم قسە لە بەغدا ناتوان ڕێ بکرێ هیوادارم ئەوان بێن لە بەغدا و قسە بکەن ناتوانن ئەو قسە لە بەغدا بکەن چکە بەغدا شەڵێ تۆش ئەمانەت لایە خۆی ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ بەغدایە هەڵواسینی کێشەکان بە بەغدایە و نەچوونە ژێرباری بەرپرسیارەتی هەرێمی بەم دۆخە گەیاندووە تۆ خۆت نەوتت فرۆشتووە داهاتی گومرگت وەرگرتووە باج و زەڕایی بوو هەموو شتێکت وەرگرتووە باش بەخا بۆ پارە بنێرە زەحمەت نەبێ بە پرسیارێک بکەین خۆمە بە کوردی قساکەین ئەڵێن عەرەبەکان تێناگەن وەنیە خۆت نەوت بفرۆشی خۆت داهاتی گومرگ و باج و ڕسومات و غەرامات هەمووی وەربگری داوا بکەی بەغداش پارە بۆ بنێرێ لە کاتێکە بەشە خۆراک و دەرمان و بەشێک لەوانە شەنێرێ ئارد و گەنم و هێشتا تۆ ئەڵی بەغدا پارەم بۆ بنێرێ بۆ دەڵێ پاشەکەوتەکەمە بەسی پاشەکەوتەکەی ئەو من باسی ئێستا لەو کابینەیە موچی حەوت مانگیانەدا لە 2020 بڵێن دەمان کرد لێبڕی نەبوو نزیکەیەش تریلۆنێکە مەبەستی ئەو پاشەکەوت هەیە بەڵێ منیش باسی ئەوە ئەکەم ئەوە لە عێراق بودجەی بۆ نەناردووین لە هیچ ساڵێکی بودجا وتراوە بەبێ مەرج پارە بنێرن بۆ هەرێم نەخێر وتراوە لە بەرامبەر ئەوەندە نەوت ئەوەندە بەشە بودجە تۆ کە نەوتەکەت نەداوە چاوەڕیش پارە بێت موچە پاشەکەوتکەی نەیدەی بڵی لای بەغایە ڕاستی ئەمە هیچ ڕاستیەکی تیانە ئەمە هیچ حەقیقەتێکی تیانە وە کەسیش باوەڕ بەمە ناکە موچەی خەڵکی کوردستان لای حکوومەتی هەرێمە داهاتە ئیتیحادیەکان دیارە چین نیوەی گومرگ و باجە داهاتی نەوتە ئەوان پێشتر لە یاساکانی بودجەی ساڵانە داوای 250,000 بەرمیل نەوتیان کردووە داوای هەمویان نەکردووە هەرێم هەر ملی نەداوە هەر ملی نەداوە هەر ئەم پرۆسە و سیاسەتەی بە ناشەفافی بردوۆتە پێش تا دادگای ئیتیحادی بڕیاریدا یاساکەش هەڵوەشێنێتەوە باش ئیجراعات بکە بەرامبەرەوەی لە ماوەی 3 مانگا و کۆمپانیا نەوتیانە بەردەوام بن لە فرۆشتنی نەوتی هەرێم نەچن بۆ لای بەغدا بلاگلیستیانەکە بلاگلیزیانی چی؟ یعنیان خاتە لیستی ڕەشەوە و ناتوانن نەوتی هەرێم لە هیچ شوێنێ بفرۆشن نەگەر بیفرۆشن دەست بەسەر پارەکە یاگرێ خۆپارەی نەوت وەرناگیرێ بە فەردە و بیخەنە سیارەوە بیەنەوە یا بیخەنە تیارەوە چێتە بانقێک دەسەگرن بەسەر عێراق دەوڵەتە دەتوانێت دەست بەسەر داهاتی نەوتی هەرێمدا بڵێ تا ئەم ساتە ئەو جۆرە مامەڵەیە کە کردویانە لەگەڵ هەرێم مرونەتە چونکە یەکەم جار داوای 250,000 بەرمیلیان کردووە نەداوە تا گەیشتووە بەوەی لە مەحکەمەی ئیتیحادی یاساکەش هەڵوەشێننەوە بە نادەستوریش لە قەڵەمت بدەن و وردە دەست بە ئیجراعات بکەن بەرامبەر بە هەموو پرۆسەی ئەگەر ڕێک نەکەون سەرکێشیە بۆ دەست بەسەراگرین داهاتی نەوت لە بانکەکانی دەرەوە سەرکێشێ بۆ یەک دووشت سەرکێشێ بۆ ئەوەی ئێمە بەشێک لە کێڵگەی نەوتیمان لە ناوچەی نزیک لە سوپای عێراقە ئێستا باشە بە تایبەت خۆرمەڵە باشە عێراق چاوی لەسەرێتی بە نیو سەعات دەتوانێت کۆنتڕۆلیکە ڕۆژی 220,000 بەرمیل نەوتی هەرێم دەست بەسەر ئاگرێ ئەمە یەک دوو دەست بەسەر داهاتەکە ئاگرێ لە هەر بانقێک بێ چکە عێراقە دەوڵەتە سیادەی هەیە قسەی ئەوەخوا قەراری دادگاکەی ئەوەخوا کە دادگای ئیتیحادیە ئیتر ئێمە بین
بەیان نامە دەرکەین ڕەدیکەینەوە بڵین ئەمانە شۆڤێنین ڕاستە کاکە عەرەب تا ئێستا شۆڤێنیەتی تایە بەرامبەر بە میلەتی کورد تا ئێستا دەنگێکی تایە کە حەز بە بوونی تۆ ناکەن تا ئێستا چاویان بە تۆیان هەڵنایە بەڵام ئەی تۆ بۆ ئەمانە داوە بەدەستەوە ئەوان ئاوا بکەن باشە بەس ئەی ئەمڕۆ هەر لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران من بینیم دەڵێ لە بەرگەی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار درراوە مادەی چواری یاسای نەوت و غاز کە دادگای فیدراڵی هەڵی وەشاندوتەوە هەموار بکرێتەوە کە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازە ئومێد سەباحەت سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم پۆستی سەرۆکی دیوان زیاد بکرێت بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز و پەرلەمان دەنگی لەسەر بدە ئەگەر ئەمە یاسای هەڵوەشاوەتەوە ئەوە نیار حکوومەت هەرێم کاری پێدەکات و خەریکی هەموارکردنیەتی من پێم وایە ئەم جۆرە مامەڵەکردنە جارێک ترەی لێمەوە دۆخی هەرێم بەرەو مەترسی گەورە بە من جارێتری ژووتومە نەتیجەی ئەم جۆرە لە سیاسەتکردن لەم قۆناغا باشە و مامەڵەکردن لەگەڵ بەغدا بەم جۆرە نەتیجەکەی لە ڕیفراندۆم قورستر و خراپترە بێ بۆ هەرێم باش یاسایەک کە محکەمەی ئیتیحادی تۆ هەر ملاحەزەیەکت هەیە لە محکەمەی ئیتیحادی خۆت دادوەرە هەیە دادوەری کورد بەڵێ باڵە پارتی دیموکرات یەکێتی نیشتیمانی یەکی دادوەرێکیان لە دادگای ئیتیحادی ئەگەر ملاحەزەت لەسەری هەیە و قبوڵت نییە بۆچی دادوەرەکانت لەوێن خۆ من هەر ملاحەزەیەکەمە بێ لەسەر دادگای ئیتیحادی خۆ من دادوەرم نییە لەوێ بەم جۆرە مامەڵەکردن هەرێمە گەیەنێ بەوەی ئەم جارە ئەگەر ئەو بڕگەی کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە هەمواری یاسای نەوت و غازی هەرێم کە دادگای فیدراڵی هەڵی وەشاندۆتەوە یاساکەی بە نادەستوری لە قەڵەم داوە هەموارەکەی بچێتە پەرلەمان پەرلەمانی کوردستان باشە محکەمەی ئیتیحادی ئەم جارە قەرار لەسەر پەرلەمانی کوردستان ئەگەر پەسەند دیکەن بەڵێ یاسایەک کە محکەمەی ئیتیحادی هەڵی وەشاندۆتەوە بە نادەستوری لە قەڵەمی داوە پەرلەمانی کوردستان گوێ لەمە نەگرێت بێ ئەم یاسایە هەموارکە وەکوە دووبارە شرایەتی پێ بدرێتەوە بە یاساکە بەڵێ ئەو کاتە دڵنیابن محکەمەی ئیتیحادی ئیجراعات لەسەر شەرعیەتی پەرلەمانی کوردستانی شەدا واتە هیچمان نامێنێ بە شێوەیەکی دەستوری و قانونی مامەڵەی لەگەڵ بکرێ هەیدی فراکسیۆنەکان چۆن مامەڵەی لەگەڵا بکەن وەڵاو کاتەوە خۆیانە بێ وەڵامیەوە بدەنەوە بۆ پەرلەمان خراپە بە دڵنیاییەوە باش بە دڵنیاییەوە خراپە من هیوادارم ئەم برادەرانە ئێستا لە قۆناغێکی نوێیان لە عێراق دوای دەست لە کار کێشانەوەی پەرلەمانتارە سەدریەکان باشە ئەم قۆناغە بێن لەسەر مافە دەستوری و شایستە دارایەکانی خەڵکی کوردستان مفاوەزات کەن بۆ پێگەێنانی حکوومەت بۆ پۆستی سەرۆک کۆمار تا ئەم ساتە کە سەدریەکان دەستیان کێشاوەتەوە هیچ دانیشتنێک و ڕێکەوتنێک و هاوپەیمانیەتیەکی ئەو دوولایەنەی هەرێمی کوردستان لە بەغدا مەسەلەی مافی خەڵکو و مەناتقی ناکۆکی لەسەر و شایستەی دارایی و نەوت و غاز نەبووە تەنها پۆست بووە نیساب بووە دەشکانەوە بووە ئەگەر خەمی هەرێمیانە ئەبێ بێنم جارە بە جۆرێکی تر مامەڵە بکەن بەڵام من دڵنیان بەو شێوازە بڕۆن بەیان نامەکەی یەک دوو ڕۆژی ڕابردووی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ ئەو دادگایی کە پێی دەڵێن دادگای ئیتیحادی بەناو دادگای ئیتیحادی ئەزانی دوای ئەوە ئەو ئیجراعاتە دەرچووکە کۆمپانیا نەوتیەکان جارە ئەخەنە لیستی ڕەش و ئیجراعاتیان بەرامبەرەکەن نێوە لە ڕەتفیعلی ئەو بەیاننامە بوو کەوتیان سکاڵاشەنە سەر وەزیری سامانە سروشتیەکانی لەسەر وەزیری نەوتی عێراق تۆمارکرد بەڵێ بەم جۆرە ئێمە خەڵکی کوردستان باجەکەیەدا بەس دەکرێت ڕێکەوتن بکرێت لەگەڵ ئێستا سەدەرەکان کشاوتەوە لەسەر چوارچێوەی مانگی بۆەوەی کە ئەمە جێبەجێ نەکرێت هەم بڕیاری دادگای فیدراڵی نا جێبەجێ نەکردنی کەس ناتوانێت لە عێراق قسەی لەسەر بکە بەڵام چارەسەری گرفتەکەی هەرێم باشە دەبێت بڵێن ئێمە ئامادەی چارەسەری ئەم گرفتەین ڕاستە پرۆسەی نەوتی و مەسەلەی نەوت هەرێمیش دەبێت یایە مشتەرەک بێ ئەمە مادەیەکی دەستوریە وەرن لەسەر ئەمە
ئەو مشتەرەکیە بەشی تیا ماوە ڕێبکەون کە نەوتەکە تەسلیمکەن و بەشە بوجە بێنن ئەگەر مەبەستانەوە نییە کە گیرفانی خۆتان دەست لێ نەدەن و ناشەفافیەتی خۆتان بەردەوامکەن یعنی چی عێراق بڵێ من ئامادەم 15-16 تریلیۆن دینار 12 میلیارد دلار 13 میلیارد دلار ئێستا لەم کاتازانی چەند میلیارد دلارمان بۆ دێ 15 میلیارد دلارمان بۆ بێ هەموو ساڵێ ئەمان بڵێن نەخێرەوەمان ناوێ بە 21 ڕۆژ موچە بن تەسلیم نەکەن 4 میلیاریان بۆ ماوەتەوە پێی دیلۆیت بێت هەموو نەوتەکە ساڵی ڕابرد بەداخەوە ئەبوو ئەگەر نەوتەکەشیان نەداوە بە بەغدا خۆیان فرۆشتویانە باش ئەم دۆخی خەڵکی کوردستان نەبووایە نەوت بە 120 دلار بێ موچە بە 21 ڕۆژ بدەن باشە بنزین لیتری لە 600 دینارەوە بڕوا بۆ 1200 دینار بنزینی تێکەڵی ژەهراوی باشە کارەباوە دۆخی بێ گرانی ئەوە بازار بێ نازان بەڕاستی محکومەتداری نییە باش بەس لەسەر گرانی بازار و ئەوانەی کە هەژاریشن بۆچی لە کوردستان هیچ دەرفەتێک نییە بە تایبەتەوەی کە مچەخۆر شەر دۆخی خراپە و بڵێ ماڵام کەمێک داهات ئەگە بە درنگیش بگا بەرەسی پێی دەگا بەس هەژارەکە ئەوەی کە چاودێری کۆمەڵایەتیە ئەوەی کە هەژارە ئیش و کاریش نییە ئەی ئەوان لە چبار دۆخێکدان بۆ سوودمەندی لە داهاتی گشتی کاک حەکیم لە ساڵی 2013ەوە بەدووە هیچ خەڵکێکی هەژار کە مندام بێ باوک ئەوەی کە کەسێکی زیندانیە و بەخێوکەری نییە و ئایلەکەی لە دەرەوەیە ئەوەی کە شەلل دەماخە ئەوەی کە ئۆتیزمە ئەوەی کە هاوسەری نەماوە ئەوەی کە بەخێوکەری نییە هەر ئەمانە نەک تۆمار نەکراون ئەوەشی هەیەیان بۆ بڕاوە ئەوەشی هەیەیان بۆ بڕاوە یعنی ئەوەی لە ساڵی 2013 بە دواوە کە مندام بووە خاوەن پێداویستی تایبەت بووە هەژار بووە هیچی تۆمار نەکراوە هەمووی بە دەرۆزە ژیانی بەڕێ کردووە ئەوەی کە لە 2014ەوە لە زانکۆ پەیمانگاکان دەرچووە هەمووی بەتاڵەیە هەمووی بێکارە یعنی لە 2014 بۆ ئێستا 8 ساڵە 8 ساڵە هەموو ساڵێ هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگا بە بێکاری زیادە دەرچوو هەیە لە زانکۆ هەمووی بەتاڵەیە کەرتی تایبەتە قۆرخیان کردووە یا بێ قژی زەر بێ و چاوی شین بێ و ئیستیقلالی کەندای مەزرێنن یا بێ واستەی فڵان و فیساری هەبێ گەنجە جێی بکەنەوە یاویتر کرێکاریشی دەست ناکەوێت ئەوە تا پارەی پاکەرەوەی ژینگەشیان نەئەدا ئەوەی کە پێڵێن پاکەرەوەی ژینگە ینی بە وازەحی خەڵکیان خنکاندووە خەڵکیان کوشتووە چەند موچەیان پاشەکەوت کرد چەندیان نەدا ئێستاش بە 21 ڕۆژ یەک موچەیان پێدرێ بەڕاستی ئەمە حکومڕانێتیەگەی کە نەتەوەیەکی ژێردەسی لە بندەست بێ دوژمنی بن بێوێ وردە وردە قڕیان کا لە ناویان بەرێ نێو سیاسەتی قڕکردنە ئەوە قڕکردن چییە؟ خۆی سەگۆڕی بە کۆمەڵ نییە هەمومانی تێکن خەڵک بە زیندوی لە کوردستانە لە گۆڕێکی بە کۆمەڵی گەورە ئاژدی ئەمە کەی ژیانە ئەمە کەی گوزەرانە یعنی چی لە هەرێمی کوردستانە وەکو ژیانی بەشەری ئاساییە چی؟ مردنی جوانیە مردنە کێشەیە نەخۆشکەوتنە کێشەیە بێکاریە کێش کاکە دەوڵەمەنیش کێشەیە بەشەق لێتە سەنن پارەکەی باز و سەرانە ئەی چۆن یعنی لە هەرێمی کوردستانە ئەزانی ئەم جۆرە لە حکومڕانی لە چیە لە ساڵی 1990 چێ لەو کاتێک کە ئیتر بەعس مقەوماتی مانەوەی نەمابوو وردە خەریک بوو دۆختێکە چوو پەشێوی و فەوزا دروستە بوو دەنگی ڕاپەڕین و شۆڕش و ئەوە دروستە بوو حکوومەت وردە لاوازە بوو ئەم سەردەمە لەو سەردەماچێک کە ئیتیحادی سۆڤێتی ها خەریک بوو لەبەر یەک هەڵەوەشا دیکتاتۆریەت هەبوو زوڵموستەم هەبوو تاڵانی هەبوو کوشتن هەبوو دزی هەبوو ئاخۆران و بخۆران ئێستا ڕێک لەو قۆناغایە هەرێمی کوردستان لەو قۆناغایە
خۆت بۆنی راپەڕین و شۆڕش و ناڕزەتی بۆنی کەوتنی ئەمانە ئاکرێ بۆنی کەوتنی ئەمانە ئاکرێ بەداخەوە ئۆپۆزیسیۆن لە هەرێم باشە بەرەو کۆتایی چووە ئەگەر نا هیچ کات بەقەرەم قۆناغا ناڕازی و تووڕە لەم حکومڕانیەتیە بوونی نییە ئەوەی چەکی پێیە ئەوەی عارەبانەی پێیە ئەوەی پارەی پێیە ئەوەی پێی نییە ئەوەی شەهادەی هەیە ئەوەی نەخوێنەوارە هەر هەمووی تووڕێ وەکو یەک ئەوەی مسەقەفە بە جۆرێکی تر تووڕێیەکەی دەرەبڕێ ئەوەی ئاستی خوێنەواری نییە بە جۆرێکی تر دەرێ بڕێ بەڵام هەموو یەک شتە هەموو تووڕەبوونە لەم دەسەڵاتەکە ئیتر بەسە تەواو بەڕاستی ئەمانە ئەگەر بە قسەی جەناودی پێویستی بەدەنگەش قارتەیەکە بەڵێ باوەڕ بکە ئەمە ئێستا هەرێمی کوردستان پارچەیەکە لە کبریت یەک پریشک کافیە بۆی بیسووتێنێ تەسەورەکەی هێشتا بەرپرسانی یەکەمی ئەم دوو حیزبەی دەسەڵات باشە ئەم وێنە ڕاستەقینەیان پێناگا پێیان ناگەێنن نایەنەوە بیبینن نایبیسن پێیان وایە نەخێریت کێشەی نییە موشت باشە بەردەوامە بۆ چونکەوان لە سەڵتەنەتێکان دەوروبەرێکی سوء بیتانەیەکی سوء لە دەوریانە نایاڵن ڕاستیەکانیان پێ بگا ئەڵێن هەموو شت باشە موشت بەدڵی جەنابتانە ئەوە یەکێکە کوژرێوێکیە برسیەوەیکێ مزاهراکە بەنزین چییە خۆ لە ئەوروپا بە 2 یۆرۆیە لێرە هێشتا نەگەشتوەوە قساکەن بۆیان بەس چاوەڕێی چارنووسێکی خراپیان بۆ دەکەی زۆر بە کوتی چووکە کاتم نەماوە هیچ ستەمکارێ هەبوو چارە نووسی باش بێت تۆ یەک دانم پێ بڵێ با من بڵێم ئەمانە لەوانە بن پێم بڵێ یەک ستەمکارم پێ بڵێ لە سزای خوا و خەڵک دەرچوو بێ لە فیرعەونەوە هەتا دوێنێ هەبووە نەمبینیوە نەنویست سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز کاک سۆرا عومەر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران و خواتانڕە